بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لبرنامج خيرا دلين ببخشن با ببخشرين. بخشين خۆشەویستەکانم کەلیمەیەکی زۆر گەورەیە و هەموو کەسێکیش پێی ناوێرێ و لە دەستی هەموو کەسێکیش نایەت، چکە پارە شیرینە و لە دەست هەموو کەس نابێتەوە. بۆیە خوای گەورە هەل لە بیدایەتی قورئانەوە کە باسێکات ئەفەرمێ الذين يؤمنون بالغیب ويقيمون الصلاة. سەیری کە ئیمانی بەغەیب بە بەهەشت و جەهەنەم و قیامەت و هەموو شتێک ڕەبط کردووەتەوە بەچی؟ ومما رزقناهم ينفقون. ئەوەی کە پێمان بەخشیون ئەوانیش لێی ئەبەخشن. وفي أموالهم حق. خۆشیان نییە ئەمە حەقە بەسەریانەوە. للسائل والمحروم. خۆشەویستم بەخشین زۆر گەورەیە، کەلیمەیەکی هەروە ئاسان نییە. لێرەیە بەس بەخشین بۆ بەخشینی دنیا باسەکەین. بزانین ئینسان لە دنیاە چی دەستگیر دەبێ ئەگەر ببەخشێ؟ الصدقة برهان. الله تخوا ئەگەر یەکێ داوای دەلیلێکە لێ بکە، چەندێک ماندووە بی هەتاوەکو بە دوای ئەو دەلیلەوە بیت، چەندێک عەزەتە کێشیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ الصدقة برهان. ئەوەی کە ئەبەخشێ ئەمە هەوێ و بەڵگەی ئەوەی پێیە کە ئیماندارە، ئیمانی بەخوا هەیە. ئەگەر نا بە ئاسانی ئەم پارەی لە دڵی دەرناچێت. واللهی بەس ئەم دەلیلە بوایە بۆمان کە پێی بناسرانایەتەوە کە ئێمە موسڵمانین بە بەخشینەکانمان و ئەزانین کافی بێ. لەمە خۆشترتان پێ بڵێم خۆشەویستەکان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ والصدقة تطفئ الخطيئة كما يطفئ الماء النار. ئەفەرمێت بەخشین تاوان ئەسڕێتەوە، واتە تاوان ئاگرە و ئینسانی پێسووتێ لە قیامەتە. بەخشین ئەو ئاوەیە کە ئەکرێ بەسەر ئەو ئاگرەیە بدایمکێنێتەوە. صدقة السر تطفئ غضب الرب. هەر ئەمیش کوژانەوەیە، بەڵێ، بەڵام ئەم جارە چی ئەکوژێنێتەوە؟ ئەم جارە تووڕەبوونی پەروەردگارت دەسەر ناهێڵەوە ئەیکوژێنێتەوە. سبحان الله. بۆ چکە ئینسان کە تاوانەکات بە پەنهانی تاوانەکە، لەبەرەوە بەخشینی پەنهانیش تووڕەبوونی خوای گەورە. چکە ئازانێت کە تۆ تاوانت کرد حساب بۆ پەروەردگارێکی ڕەقیب نەکرد بەسەرتەوە کە بە تەنیاش بەخشیت و بە پەنهانی، یعنی تەنها لە بەرخاتی ئەو خوایە، یعنی غەڵەتەکەت ڕاستەکەیتەوە بینی خۆت و خوا. الله. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ رجل تصدق بصدقة فأخفاها حتى لا تعلم شماله ما تنفق يمينه. لە ڕۆژە قیامەتا کە هیچ سێبەرێنی غەیری سێبەری پەروەردگار، ئینسانە چێتە ژێر ئەو گڕ و گەرما و چێتە ژێر تشکی خۆرەوە، 1 میل لە ژوور سەریەوە دوورە. ئەوەی کە سێبەری هەیە ئەوەیە کە بەدەستی ڕاست بەخشیوێتی نەیهێشتووە چەپەی بزانێ. هەروە گەڵتە نییە. کەواتە ئەم ئاگری تووڕەبوونی خوا دەسەر کەمەکە، ئاگری تووڕەبوونی تاوان دەسەر کەمەکە، ئاگری قیامەت، ئاگری جەهەنەم، هەر هەمووی لەسەر ئینسان سووکەکە. تخوا بەخشینێک ئاوا بێ بە درعێ لە بینی من و ئاگرە. تخوا عیبنی ئاوری بۆ بەمەوە وەرەقەیەک بسووتێنم، خۆی بسووتێ، بەڵام من پارێزراوم. بەڕاستی جێ ئەوەیە کە ئینسان بۆ دنیا و قیامەت ئاوری لێباتەوە و حسابی بۆ بکە لەگەڵ چێشە، لەگەڵ خوایەکی بەدەسەڵاتە کە فەرمێت هەر کاتێ ئینسان بەخشی فإن الله يعلم. تۆ چەنە پێخۆشە کە بەخشیت، خەڵکێ پێی بزانێ، ئیعلام باسی کە، پیاوێکی گەورە بزانێ کە تۆ پارەت بەخشیوە و لە دەست بۆتەوە. فەرمێ چێ ئەزانێ بەم پارەیە؟ خوا پێی ئەزانێ بە هەردوو معناکە، واتە هەم پاداشتت لەسەرایەتەوە و هەم ئەزانێ کە بەخشیوتە. بەڵێ هەر کاتێکیش کە ئینسان بەخشی نەک هەر خوای گەورە پێی ئەزانێ. فەرمێ خوای گەورە بەدەسە ڕاستی وەرێگرێ. بۆی گەوراکە هادایکە عایشەی فەرموو إن الصدقة تقع في يد الله قبل أن تقع في يد الفقير. هەموو جارێکەی بەخشی ئەچوو عەتری لێ ئەدا، ئینجا ئیدا بە فەقیر، هەنوو بۆ عەتری لێ ئەدەی،
ببۆنی خۆشەکەی فەرمووی ئاخر پێشوێ بچێتە دەستی فەقیرەوە چێتە دەستی خوا با ببۆن خۆشکی بڕوا. الله مفهومێکی چەند جوانە. تۆ بزانیت تۆ قەرزەی بەخوا وأقرض الله قرضا حسنا. ئەخر تخوا من تێناگەم ئەگەر پاشایە داوای پارە و لێ بکە مەلیکێ داوای پارە و لێ بکە واللهی ئاتوونی خێزانەکەشتی بۆ دەرێنی بۆی فرۆشی قەرزی بۆ ئەکەی ئەڵێی پاشا ئەمڕۆ ئیشی کەوتۆتە من داوای قەرزم لێ بکە ئێ قابیلە نەی بێ بماتەوە. تۆ لەگەڵ کوێ مامەڵاکەی؟ لەگەڵ ئەوەی کە مەلیکی خەزائینی ئەرز و ئاسمانەکانە هەمووی مالیکی هەموو شێتی هەر هەمووی لە بەردەستی خوایەتی شەرمەکەی لەگەڵ ئەمەیە پێت عەیبە ئەترسیت نەخێر. بۆیە ئەم بەخشینە لەگەڵ خوایەکی دەوڵەمەندە مامەڵاکەی. ئێستا دەوڵەمەندێک هاتووە داوا لێەکە زانم چی پێ ئەەکەیت. بەڵێ خۆشەویستەکەم هەر کاتێکیش ئینسان بەخشی ئەم بەخشینە ئەبێ بە چی؟ ئەبێ بە درع بۆی، ئەبێ بە قەڵغان بۆی، ئەبێ بە پەناگە بۆی. یعنی هەر بۆ دنیا بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نمونەیەکمان بۆ هێنێتەوە فەرمێ وآمركم بالصدقة ئەمرتان پێ یەکەم بە بەخشین. نمونەی سەدەقە ئەنجا نمونەیەکی جوانمان بۆ هێنێتەوە فەرمێ نمونەی سەدەقە وەکو پیاوێک وایە کە گرتویانە و ئیستاکێنە بەندە بە بارمتە گیراوە ئەیانەوێت لە ملی بن. ئێستا ئاوا لە کاتێکە حازر کراوە و شمشێر لەسەر ملێتی و ئەیانەیە بیکوژن و پەتی قەنارەکەشی لەولاوە حازرە و فیشەک لەسەر سەرێتی و دەمانچەکە ئاوای لێ هاتووە ئەڵێ بۆستن ئەتوانم خۆم بکڕمەوە ئەڵێن بەڵێ بە زۆر بەکەم چەند تانەوێ ئەتان نەبێ بەس نەجاتم بێ. سەرچاوە ژیانێکی تر لە دەست شمشێر و پەت و فیشەک و هەمووی نەجاتێ بێ خۆی ئەکڕێتەوە. ئەنا ئەفتەدی مینکم بالقەلیلی وەلکەتیر. زۆر تانەوێتان نەمێ کەمیش تانەوێتان نەمێ بەس هەر لەبەر پارەم کوژن ئەو پارە. الله فەفەدا نەفسەه منهم خۆی کڕیەوە. ئینسان بتوانێ بە پارەکەی خۆی بکڕێتەوە زۆر مهمە. چۆن ئەتوانی خۆ لە بەڵاو موسیبەتی دنیا نەجات بیت؟ ئەمە هەر بۆ قیامەت نییە ها بەس باسی دنیایە جارێ ئاگاتان لێی بێ. ئیبن فرات قیسەیەکی زۆر خۆشمان بۆ جێڕێتەوە ئەفەرمێت جارێکیان کاتیبەکانی بان کرد کۆمەڵی خەڵک ئەیان نووسی کۆمەڵی خەڵکی ئەلامی هەبوون دانەیەکیان زۆر لی بەداخ بوو تی وەڵڵاهی هەر ئەمەوێ بە خوێنی سەری تونیم هەر ئەمی ڕۆژە مراڵ جوقێنم بتکوژم لە کۆڵەکەمەوە بەڵام نازانم دەسم پێو ناگا دەسم تێو ناچێ شتێکی ڕێگرە. تێزانیت چی ئەمەوێت خەو بۆەوە بینم بتکوژم کولێرەیەک هێنیتە بەردەم ئەیکی بە قەڵغان دەسم پێو ناکە شەوێک لە خەوما جوندەکانیشم نارد هەرچەند تیر و ڕمیان پێوە ئەنایت هەر بەو کولێرەیە خۆتە گرتەوە و هیچە بەرناکەوت. سەڕی ئەو کولێرەیەم پێ بڵێ بتی قوربان من کاتی خۆی کە مناڵ بووم هەموو شەوێ دایکم کولێرەیە خستە ژێر سەرم یەک کولێرە لێژێر سەرمادایەنە دواتر کە خەبەرمە بۆوە ئەچوو کولێرەکەی ئەبەخشی نەشێدا بم منیش کە گەورە بووم هەر لەو پیشەیە نەکەوتم هەر لەو کارە نەکەوتم هەتا ئێستاشی لەگەڵا بێ هەموو شەوێ کولێرەیەک ئەخەمە ژێر سەرم بەیانی بەخشم. تی وەڵای زۆرم ڕقلی بوو بەس بەخوا لەمەوەدا خۆشمەویت ڕێزی شێلی ئەگرم وەلای منەوە ئەمین بە هیچ زەرێکە تێناگا. خوای گەورە فەرمێ وما أنفقتم من نفقة أو نذرتم من نذر فإن الله يعلمه. هەر کارێکی چاکە بکەن و بیبەخشن خوای گەورە پێیەزانێ بەڵام وما للظالمين من أنصار. عولەمانە فەرمون خەڵک ئەم ئاماژەی تێناگا ئەفەرمێ ئەوانەی کە ستەمکارن هیچ سەرخەرێکیان نییە واتە ئەوانەی کە ئەبەخشن ستەمکار دەسەڵاتی نییە بەسەریانە. زۆر جار خۆمانە ترسین بەخوا برام پێم بزانن ئەبەخشم بە فڵان ڕێکخراو بەخوا لێم قبوڵ ناکەن
بەخوا دای پارەم لێ یەکەن بۆ خەڵکی تر و پارەم لێ سەن و تیجارەتەکە و ئیشەکە مەکرێتە بەرژەوەندەکان مەکرێتە مەترسیەوە. بەخوا مامۆستا ناوێرم. خوای گەورە ئەلێرە ڕێک جوابی پرسیارەکەی یاوەتەوە. ئەفەرمێ هیچ ستەمکارێ دەسەڵاتی بەسەر ئەم کەسەیان نییە هەتا بتوانێت زۆڵمی لێ بکات. سوبحان الله. لە مەجلیسێکا بووم، پیاوێک داوای لە دەوڵەمەندێکە کرد، لەوانەیە جارێ لە حەجا بینی بێت یان نەیبینی بێ. تی بە تەمام پرۆژەیەکی گەورە بکڕم بۆ دەعوە وەقفی کەم، حەزی شەکەی کەم بە ناوی تۆ. بینیم دەوڵەمەندەکە سەریکی داخست و لەبەر خۆیەوە هەندێک دوعای کرد و بەخوا زانیم یەکەکەی حازرەکە کەم دەی خوایە بیگرێ. وەڵڵاهی پارەیەکی یا بە وەقفە ئەو بانخوازەکە دانیشت بوو لە خزمەتی خەویشی پێوە نەبینیم، بە جانتا پاری بۆ نەقڵ کرد هەتاوەکو پرۆژەکەوتی پرۆژەکەکەم بەناوتەوتی وەڵڵاهی قوبوڵم نییە هەر ناویشم بەری هەتاوەکو ئەمرم. خوا کەسیش ناتوانێت تا قیامەت سەریری پێ بگەێنێ. ئەمەیە صەنایع المەعروف تەقی مەصارع السوء. چاکەکردن ئینسان لە خراپ مردن لە سەلبی سەرەمەرگیشە پارێزێ. ئینسان مردنێکی خۆشەکات، مردنێکی ئاسوودە ئەکات، شەیتانیش ناتوانێت لە سەرەمەرگیە لە خشتەی بەرێ. بەڵێ بۆیە خوای گەورە ئەفەرمێ وەئەنفقوا فی سەبیل الله، ببەخشن لە پێناوی دەعوەیە، لە پێناوی خوایە، لە پێناوی وەقفە، بەڵام وەلا تولقوا بئەیدیکم إلی التەهلوکە. تەهلوکە ئەوەیە کە نابەخشیت و ئەترسیت. فەرمێ مەترسە، هەرچیەکیش بکەن خوای گەورە لەو سەرەوە بە پاداش ئەتانداتەوە و هیچتان لێکەم ناکە. بە حەقی موسڵمانیشە لەسەر موسڵمان هیچ منەتێکی تیان نییە. یەکێ لە خۆشیەکانی خۆشی بەخشین ئەوەیە کە ئینسان ڕەحابەتێکی سەدر ڕووی تێکە، دڵفراوانیە، هەر لە خۆیەوە سبحان الله ئاسوودەیە. خوای گەورە فەرمێ الذين ينفقون أموالهم بەچی؟ بالليل. لە شەو خۆکەزە دەرۆنێ نا، ئەو بۆ کاتە نیە، بۆ ئێستەشە ڕەسیدی بۆ حەواڵاکە، پاری بۆ ئەنێرێ، پارەی ئەیاتێ بەسەر شوێنەکانە ئەگەڕێ. بۆ بالليل والنهار سرا وعلانية، بأشكرا وبا پنهان أبخشي فلهم أجرهم عند ربهم. أو بعداشان هي بلا أي بو دنيا ولا خوف عليه ولا هم يحزن. نترسي عن سرا نخفت يشوف الله، يعني ما ترسى ببخشا تو زين لقى شوية مام الله، تو زين لقى شوية تجارة أكيد ترسي جيتا خمي شيتا خەمی کامەتە مراقبەتکە. نا تیجارەتی تۆ لەگەڵ سەر و ئەوانەیە کە تۆ لیانە ترسیت لەبەرەوە پشتێ قایم بێ. بۆیە ئینسان کە ئەبەخشێ هەر لە خۆی ئاسوودەیەکی دەڕۆن ڕووی تێەکە، ئیمانێکی زۆر عەجیب. بیرکردنەوەیەک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ نمونەی پیاوی بەخشندە لەگەڵ پیاوی بەخیل و ڕەزیل ئەوەکو کەسێک وایە کە ئەلێرەوە هەتاوەکو ئێرەیان کردووە بە حەڵقە، تۆقێکی ئاسنیان بۆ کردووە، ئاوا تۆم تۆقەکە هاتووە سنگی وردووە، جا دەستیشی ئاوا پێوە بەسراوە، دەستیشی چۆتە ناو کۆتەکەوە، هەمی پێوە بەسراوە. فەرمێ هەر کاتێک بەخشینێک ئەکا تۆزێک لێتەوە، هەر کاتێک تۆزێکی ترە بەخشێ تۆزێک لێتەوە، هەر کاتێکیش تۆزێکی تر ئاوا هەر جارە و حەلقەیەک ئەپسێ هەتاوەکو دەستی لەو ئەسرە ئەبێتەوە. ئەنجا هەناسەیەکەیە. ئێستاکەنە ئەمانە بۆ بە دیعایەک خەڵک ئەبەخشێ و ئەسیدێکی پێ ڕزگارەکە، فەقیرێکی پێ لە هەژاری دەرەکات، نانێکی پێ ئەدا بە هەتیوێک، مەشروعێکی پێ ئەکا، بینایەکی پێ ئەکاتەوە.
واتە ئەم پرۆژەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کاتێ بەخشی هەڵەقەکان یەک لە دوای یەک لە بەریەک هەڵەوەشێن و ئەترازێن بەڵام ئەوی کە نابەخشێ حتا ماوە حەڵەقەکەی لەسەری تونە بێ دڵی تونە بێ سنگی تونە بێ ئەجا دەستیشی هەر لای ملێتی ناگاتە گیرفانی ئەجا فەرمێ حەڵەقەکان شوێنەوار لەسەر سیەکانی عینەن پراسوو ئەبێ بە پەراسوویەکی تر و لە سنگی تونە بێ سنگی هەر بە تونیە و هەر بە ناڕەحەتی و هەر بە خەفەتباری ئەمێنێتەوە. بەڵێ چۆن بتوانین ئەم حەلەقانە دانە لەبەر یەکی بپسێنین؟ بەڕاستی ئەمەیە کە ئینسان ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەو کەسانەی کە ئەبەخشن لە پێناوی خوای گەورەیە، خوای گەورە لە ئایەتێکی ترا فەرمێ ولا خوف عليهم ولا هم يحزنون. دووبارە لە کامەیە ئەفەرمێ الذين ينفقون أموالهم في سبيل الله ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم. دووجار فمن الترسيان لسرة نأجيالم خفت بخون دولة منيت بارت هي أتوي خفتك ولا بشي ببخش دو دل مبا يقدل بيالوا أو دلش بريكا لخواي قورا جي باريتي أنا بيتوا بدول دا بارا كان لبيني بنجا كان توا هلوري شكا بي بارا كان دلتا بيتا تري شكا بو سا أو دلة تنها جي عشي پروردگار و جي پروردگاري تيابو كواتا خۆشەویستان بەخشین لە دنیاە چی بۆ ئینسانە کات؟ ئەبێ بە خۆشەویستترین خەڵک لای خەڵک، ئەبێ بە کەسێکی ڕووخۆش، دڵساف، دڵپاک، دڵواڵا، سنکراوە، خۆشیە خاتە دڵی خەڵکەوە، خاتە دڵی موسڵمانەوە. خوای گەورە لە کێشەکانی دنیا، لە بەربەستەکانی دنیا تێپەڕێنێ و ڕزگارێ کات. هەر کاتێ ئینسان ئەمانەی کرد، خوای گەورە کێشەی دەرونی و جەستەیش لە کۆڵێ کاتەوە و مشکلی ماڵ و کێشەی قەرزاری و فەقیری لە کۆڵە کاتەوە، عەیبەکانی ئەپۆشێ و نەفسی پاکە کاتەوە و ئەگاتە دەرەجەی بڕ و ئیحسان کە حەدیسەکە ئەفەرمێت. بۆیە بەڕێزەکانم ببەخشن، چکە ڕۆژگارێ دێت ئینسان پارە ئەبا بۆ فەقیرە لە پێویستم پێی نییە. بەڵێ پێش قیامەتە ئەوە پارە و ئاڵتون زۆرە بێ، فەقیرە لێ ئەگەر دوێنێ بەهاتی تای لێم وەرەگرتی بەس ئەمڕۆ پێویستم پێی نییە. خەریکە ئەمڕۆ لە ئەوروپا وای لێ دێن کە فەقیری تیانە بێ، خەڵک کە بوێ خێرکای نەرێتەوە بۆ ئێرە. ڕۆژگارێکیشە بوو ئێمە ئەلحەمدولیلا ئەومە دەوڵەمەند بووین، ئینشەڵڵا ئەگەڕێینەوە ئەو قاڵ بەش بە پشتیوانی پەروەردگار جارێکی تریش. لەبەرە ببەخشن با نەگەینە ڕۆژێک کە کەس خێرەکەتان لێ وەرنەگرێ. لە ڕۆژێکان کۆمەڵی خەڵک بە دوای جەنازەیە کە ئاڕۆیشتن کابرا زۆر فەقیر بوو، کەچی زێرەکە هەموو خەڵک بۆ یەگری. جا کاکە خێرە هەمووتان ئەم هەموو پیاوە دەوڵەمەندە و کڵە پیاوە بۆ پیاواگرین. تی وەڵڵی لەم لادەیە بەس ئەم پیاوە زەکاتی پێشیە، سەکە ئەومان ڕێشو نازەین زەکاتەکانمان چی لێ بکەین. باش بە تایبەتی لەم ڕۆژەیە کە ڕۆژی مەزغەبەیە، ڕۆژی قورسیە، ڕۆژی تەنگانەیە، ڕۆژی بێموچەیە، ڕۆژی بێکاسبێتیە، ئێرە هونەرە ئینسان کاری تیا بکە، ئەلێرەش مەحەکی ئینسان دەرەکەوێت. بەڵێ چوار کەس لە چوار جێ خۆیان ئەنوێنن. زانام چوار کەسە چێن لە چ کاتێکە لە چوار جێیە گۆی هونەر ئەفرێنن. ئازا لە جەنگا، خێش بە زەبوونی، دۆست بە تەنگانە، ژن بە نەبوونی. سان لەم چوار کاتەیە معدەنەکەی دەرەکەوێت. ئازا لە جەنگا، خێش بە زەبوونی، دۆست بە تەنگانە، ژن بە نەبوونی. هەندێکی چاکە بۆ پاداش ناکەن، هەر بە طبیعەت مایلی چاکەن. وا بژی مردی ڕزگار بی لە غەم، نەک ڕزگار بکەی بە مەرگت عالەم. الله مستەریحونە و مستەراح ڕێک حەدیسێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هێناوێتی. چەند زۆر دەوڵەمەند هەیە کە بەیانی ئەمرێ خەڵک ئەو خەیشی بۆکە، زۆر دەوڵەمەندیش هەیە خەڵک قوڕی بۆ پێوێ و خەمی بۆ خوا، کە تەنها لە خۆی نەڕۆیشتووە، لە شار و لە میلەتەکە ڕۆیشتووە. بەڵێ وا بژی مردی ڕزگار بی لە خەم،
نەک ڕزگار بکەی بە مەرگت ئالەم. چەند خۆشە ئینسان شێوەی شەمعی بێ، خۆی بسووتێنێ و نەفعی جەمعی بێ. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.